هونەرمەند کاروانینەی سرودی بەرخودان بۆ پشتیوانی لە کوردانی ڕۆژئاوا دەچڕێت. سرودی بەرخودان هۆنراوەی محەممەد پاکژە و هونەرمەند کاروانینەی ئاوازی بۆ داناوە و ئەحمەد کەریم کاری میوزیک و ماسترینی بۆ کردووە. تۆ نابەزی هەرگیز خوشک و برای شەڕبانم، تۆ نابەزی هەرگیز پێشمەرگەی کوردستانم، خەبات تێڕی ڕۆژئاوا و گیان فیدای کوردستانم، تۆ ئومێدی ئاسۆ و خۆری ئازادی گەلی، شانازی کوردستان نەبەردی قەڵای گەلی. تۆ نابەزی هەرگیز خوشک و برای شەڕبانم، تۆ نابەزی هەرگیز پێشمەرگەی کوردستانم، خەبات گێڕی ڕۆژئاوا و گیان فیدای کوردستانم، تۆ ئومێدی ئاسۆ و خۆری ئازادی گەلی، شانازی کوردستان نەبەردی قەڵای گەلی. بەسپاسەوە بەڕێز و هونەرمەند کاروانینەی لەگەڵمان ئامادەیە و گفتوگۆیەک دەربارەی ئەم بەرهەمە و بەرخودانی هونەرمەندان دەکەین. بەخێربەی سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس. هونەرمەندان وەک چینێکی هەڵقوڵاوی کۆمەلگا هەمیشە بە کارە هونەریەکانیان و بە چەکیش بەرگری لە خاک و نیشتیمانەکەن. بەشداریکردنی هونەرمەندان لەم بەرخودانەدا چۆن هەڵدەسەنگێنی؟ سەوسان خان، سەرەتا خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵ ئێوەم لە کورسات نیوێزی خۆشەویست. ئێمەش ئەرکێکی ئەخلاقیە، ئەرکێکی نیشتیمانیە کە بەڕاستی تەواوی هونەرمەندان و تەواوی گەلی کورد ئەمڕۆ هەمومان پێکەوە یەکدەنگ و یەکدەست بین بۆ پشتگیری لە خوشک و برایانمان لە ڕۆژئاوای کوردستان، لە ڕۆژهەڵاتی کوردستان، لە هەر جێگەیەکی دنیا هەر کوردێک هەبێ کە ناحەقی بەرامبەر بکرێ. ئێمە بێ هەمومان پێکەوە ئامادەیمان هەبێ و بەتایبەت هونەرمەندان کە بەڕاستی ئەمڕۆ زۆر گرنگە یەکدەنگ و یەکدەست ئەگەر بەدەنگمان بە ئامێرەکانی دەستمان و بە هەر شێوەک لە شێوەکان کە ببێتە پشتگیری بۆ میلەتی کورد حەقی ئێمە بەڕاستی هەڵوێستی تەواوی خۆمان هەبێ لەو کایە. دەستان خۆش بێت. با بڕۆی بەڕێستان هونەرمەندان بەم هەڵوێستیان ئەیانەوێت چ پەیامێک بگەێنن؟ خۆتان نەزانن لە دێر زەمان و سەدان ساڵە دوژمنانی گەلی کورد ئەیانەوێ ناوی ئێمە بسڕنەوە، ئەیانەوێ وامان لێ بکەن کە هەست بەبوون و ناوی خۆمانەکەن، خاکمان داگیرەکەن، ئەرزوو ئاومان داگیر ئەکەن و ئەیانەوێ کورد لە سەرزەوی نەمێنێ و داگیرکاریکی تەواوەتیان دەست پێ کردو. ئەبێ ئێمە پیشانی تەواوی میلەتانی دنیا بین کە ئێمە سەدان ساڵ ئەوان هەر ئەیانەوێ ناومان نەهێڵن، ئێمە هەمیشە زیندوین و میلەتی کورد بەڕاستی من هەمیشەڵم دوژمنانی کورد ئەگەر چی چەندین ساڵە لەو هەوڵەیە بوون ئێمە لەناو بن، بەڵام ئێمە هەمیشە زیندوین. ئێمەی گەلی کورد لەم خاکە لەدایک بووین، ئەگەر چەندینمان لێ شەید بکەن هەزارانی کە لەدایک ئەبێ بەڕاستی. ئەگەر مەسەلەن دێن کەزی خانمێک ئەبڕن، کچێکی گەلی کورد ئەبڕن، هەزارانیان بۆ هۆنینەوە لەو ڕۆژەوە. ئەگەر دیقەتە دابێ هەموو کورد ئەمڕۆ چالەنجیەوەکە کە کەزیەکانیانە هۆننەوە کە بەڕاستی ئەمە هەڵوێستێکی نیشتیمانی گەورەیە. لەبەرەوە ئێمە زادەی ئەم خاکەین، لەم خاکە لەدایک بوون، هەرگیز لەناو ناچین، هەمیشەش زیندوین. ئینشەڵا هەر زیندووە بین. ئەکید. کاریگەری هونەر بەگشتی و هونەری سرود و گۆرانی بە تایبەتی لە جۆشدانی گیانی بەرگری هاوڵاتیان چۆن هەڵدەسەنگێنی؟ ئایا سرود چ کاریگەریەکی هەیە لەم بەرخودانە؟ بە ئەکید کاریگەری خۆی هەیە. من ئەمەوێ یەک نمونە بێنمەوە لەسەر ئەحمەد کایای نەمر کە وەختی خۆی لە تورکیا گۆرانێکی دروست کرد بوو. وتیم گۆرانێکم دروست کردوە بە زمانی کوردی و کوردم ئەمێ بە زمانی کوردی بڵاوی بکەمەوە. ئەو بوو تەواوی مەراسیمەکە و هەموو ئەو قاعی کە هونەرمەندانی کە لەوێ بوونەوانەی کە تورک بوون لێ قاعەکە بە کاملی شەوا بەسەرێکە هەمووی دژی ئەو ئەسانەوە. یعنی تۆ بینە کاریگەری یەک گۆرانی زمانی کوردی چۆن کاریگەری نیە. دوژمنی گەلی کورد ئەوێ زمانی تۆ لە ناوبایە، تۆ بە کوردی قسە نەکەی، تۆ بە گۆرانیەکانت پیشانی ئەدەی، بە هەڵوێستەکانت پیشانی دەی کە ئێمە هەین. چۆن کاریگەری تەواوی لەسەر خەزیەکە هەیە و دڵنیام کە ئێمە ئەتوانین بە هونەر و بە ئەو هەڵوێستانەی کە هەمانە پیشانی تەواوی دنیای بین کە ئێمە هەڵوێستی خۆمانمان هەیە و کاریگەری تەواو لەسەر قەزیەکەش داهێنێت.
بەڕێستان بۆ ئەم بەرخودانە بەڵێ. سرودێکتان ئامادە کردووە و بەڵێ. بڵاو کراوەتەوانێ بەڵێ. ئەگەر کرێت باسی سرودی بەرخودانم بۆ بکەیت. سرودی بەرخۆدان من لە ماوەی 24 کاتژمێر تۆمارم کرد، ینی زۆر بە خێرایی کە بەڕاستی پێم وابێ یەکەمین گۆرانی بێژم هەڵبەتە ئەم کایەیە کای ئەوە نییە کەسمان پێشکەوتن بکەین و بمانوێ خۆمان نمایش بکەین، ئەمە هەموو ئەمانەوێ پشگیری ڕۆژئاوا و ڕۆژهەڵات و تەواوی کوردان بکەین. دڵخۆشم بەوەی کە یەکەمی کەس بووم توانیم گۆرانیەک تۆمار بکەم و گۆرانی بەرخۆدان هۆنراوەی برای عەزیزم برای شاعیر کاک محەممەد پاکژی شاعیرە کە بەڕاستی شکل لە شاعیرە زۆر ناودارەکانی کورد. برای عەزیزم کاکە ئەحمەد کەریم کاری موزیک و میکس و مایسترینگی کارەکەی کردووە و خۆم گۆرانەکەم و تۆ ئاوازەکە خۆم دروستم کردووە. کاکە ئاریان فاتیح یەکێک لەو گەنجە دەست ڕەنگینانەیە کە کاری گرافیکی بۆ کردووە. دڵخۆشم بەوەی کە بەڕاستی باش چۆتە ناو خەڵکەوە و خەڵکانێکی زۆر گۆرانەکە ئەمڕۆ ئەڵێنەوە بۆتە ئەوەی کە بۆ پشگیری کوردانی ڕۆژئاوا گۆرانێکە بەردەوام ئەڕوا و هەمومان گوێبیسیە بن و من ئامادەم بەڕاستی نەک گۆرانیەک دەیان گۆرانی کە تۆمار بکەم دەیان کۆنسرت و بە ئامێرەکەم بە دەنگم بە هەر شێوەیەک لە شێوەکان من دەنگم بگا و کاریگەری هەبێ من لە خزمەتی گەلەکەی خۆمام و هەمیشە کوردم. و ئەبێت هەڵوێستی هونەرمەندانی باشوور بە تایبەت شاری سلێمانی بەرز بنرخێنین کە چەند ڕۆژە بە چۆنەڵێ بە هەستێکی شۆڕژگێڕانەوانێ بەردەوام لە سەر جادەکانی شاری سلێمانین و هونەرمەندانی میوزیک ژەن بەردەوام گۆرانی پێشکەش بۆ ئەم بەرخودانە پێشکەشەکان. من دەستخۆشی لە هەر کوردێگەکەم لە هەر جێگەیەکی دنیا کە ئەمڕۆ بێن پشگیری لە میلەتەکەی خۆیان بکەن و ئەتوانم هەڵوێستی شاری سلێمانی بە جوانی بەرز بنرخێنم کە بەڕاستی سلێمانی هەمیشە پێشنگ بووە لە پشگیریکردنی میلەتەکەی خۆی. خۆمان ئەبینین ڕۆژانە ئەبینین لە خۆپیشاندانەکان هەین و تەواوی هونەرمەندان تەواوی خەڵکی سلەیمانی هەمومان بە دەنگ یەکتریەوەین یەک دەنگ و یەک دەستین. من دڵم بەوە زۆر خۆشە کە بەڕاستی بەناو خۆپیشاندانەکان ڕۆم هیچ کەس ناناسم گەنجێک گەورەیەک پیرێک هەموو پێکەوە شعاراتەکان ئەڵێنەوە و هەمیشە پشگیری ئەەکەین. ئەمە زۆر مای دڵخۆشیە کە بەڕاستی ئەتوانم بڵێم کاریگەری خۆی داناوە و کاریگەری زیاتریشی ئەبێ ئەم هەمیشە بەردەوامی. ئێمە زۆر سپاسی تۆکەین سپاس بۆ ئەو سروودە پڕ هەستە نیشتیمانی کە پێشکەشە کردین. زۆر سپاس زۆر بەخێر بێی. زۆر سپاس بۆ تۆ. من ئەمێ یەک پەیامی کۆتایی ماوە کە بەڕاستی زۆر دەستخۆشی لە کورساتی ئەزیزەکەم کە هەمیشە لە هەموو ئان و ساتێکە هەمیشە کاریگەری خۆیان هەبووە کەمپینی یەک دەنگیان ڕاگەیاندووە بۆ هاوکاری کوردان ڕۆژئاوا کە ئەمە بەڕاستی مای خۆشحاڵیە و هەمیشە بمێنن بە شادمانی. کورسات پیشەی هەمیشەیی خۆیەتی جێگەی دەستخۆشیە. زۆر سپاس بۆیەوە. زۆر سپاس بەخێر بێی.